گەرم و گەشترین سڵاویمەتان پێشکەش بینەرانی خۆشەویستبێڕە هاوکاران بە بەرنامەیەکی تری پێگی کۆمەڵە هاتوونێتەوە لاتان تا کۆتایی ئەم دیدارەش لەگەڵمان بن. لەسەر بانکێشتنی حیزبی دموکراتی کوردستان ڕۆژی هەشتی خاکەلێوە کۆمەڵە بەشداری لە سمینارێک بابۆنەی ڕۆژیادی گیانبەختکردنی پێشەوە قازی محەممەد کرد. هاوڕێیان فاتمە محەممەدی و عەبدوڵڵا هەنارە لەلایەن کمیتەی ستۆکهۆڵمەوە بەشداری ئەو کۆبوونەوەی بوون. لە وڵاتی دانمارکیش هاوڕێیان ئیرەز محەممەدی بەرپرسی کمیتەی دانمارک و ئەندامانی کمیتە سەیوان محەممەدی و جەبار شیرانی و پەرویز ئەنساری بەشدار بوون. هەروەها و دیسانیشەوە لەسەر بانکێشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران وەفتێکی کمیتەی یۆتۆبەری کۆمەڵەی شۆڕژگێر ڕۆژی یەکشەمە واتە 9 خاکەلێوە بەشداریان لەم سمینارە تایبەتە کرد. ئەندامانی بەشداری کمیتەی یۆتۆبەری بریتی بوون لە هەریەک لە هاوڕێیان فازڵ فەیزی، تاهیر پەناهەندە و ئارام عەباسی. هاوکات لە چەند شاری دیکەش ئەم ساڵیادا بەڕێوەچوو کە بریتین لە شاری تۆرنتۆ بە بەشداری هاوڕێ دڵشاد خزری ئەندامی کمیتەی دەرەوەی وڵات، هەروەها ڤانکۆڤەر کە هاوڕێ حەمید بەهرامی لەلایەن کمیتەی ئەمریکای باکووری کۆمەڵەوە بەشداری ڕێوڕسمەکە بوون. ڕۆژی شەممە 28 مانگی مارسی 2015 پارتی کاری هۆڵند بە نوێنەرایەتی گروپی سۆسیالیستەکان و دموکراتەکانی پەرلەمانی یەکێتی ئوروپا SND و هەروەها بە هاوکاری ڕێکخراوی FMS لە شاری زڤۆلا کۆبوونەوەیەکی بەرفراوانیان لە ژێر ناوی باس و لێدوان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێکخست. کۆبوونەوەکە چەندین وتار و وەرکشۆپی لە خۆگرت بوو، لەوانە 4 ساڵ شەڕ لە سووریە و بەرەنگاری لەگەڵ داعش، کێشەی وڵاتانی تونس و لیبی و میسر، کێشەکانی ناو وڵاتی عێراق، ئاشتی دوای شەڕی غەزە، ڕۆڵی تورکیا لە ناوچەکە و چەندین تەوەری دیکە. لە بەشی وتارەکاندا هەریەک لە بەڕێزان بێرت کۆندرس وەزیری کاروباری دەرەوەی وڵاتی هۆڵند، دیریک سامسۆن سەرۆکی پارتی کار و میخیل سەرفاس و تەبێژی کاروباری دەرەوە لە پارلەمان باس و بۆچوونی خۆیان پێشکەش بە بەشداربووان کردبوو. لە بەشی وەرکشۆپەکاندا چەندین کەسایەتی و سیاسەتوان وەک خاتوو کێتیپەری ئەندامی پەرلەمانی ئەوروپا، بەشی مافی مرۆڤ، کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی دەفتەری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و چەندین کەسایەتی دیکە بابەتەکانیان بۆ بەشداربووان شی کردبووەوە و وەڵامی پرسیاری بەشداربووانیان دابووەوە. لەلایەن کۆمەڵەوە هاوڕێیان ئەحمەد مورتەزایی و کەیوان فەرامەرزی بەشداری کۆبوونەوەکە بوون و لە میانەی کۆبوونەوەکەدا چەندین چاوپێکەوتنیان لەگەڵ بەشداربووان ئەنجامدا بوو. ڕۆژی شەممە 28 مانگی مارس شاندێکی هاوبەشی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و حیزبی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە 81 ساڵیادی دامەزرانی حیزبی شیوعی کوردستان لە شاری لێنشۆپینگی وڵاتی سوید بەشداریان کرد. نوێنەری کۆمەڵە لەم شاندا کاک برایم محەممەدی ناسراو بە مینەشەم بوو. لە پەیامە هاوبەشەکەدا وێڕای پیرۆزبایی ساڵیادی حیزبی شیوعی کوردستان باس لە پێداویستی هاوکاری هەموو حیزب و ڕێکخراوەکانی کوردستان کرا تا مافی نەتەوەیی کوردیش بگاتە قۆناغی سەرکەوتن لە هەموو پارچەکانی کوردستان. هەروەها یەک ڕۆژ دواتر واتە 29 مانگی مارس هاوڕێیان خەلیل عەبدوڵڵازادە و ئەردەڵان فەرەجی بەشداریان لەم ساڵیادە لە شاری ستۆکهۆڵم کرد. جێ ئەمەژەیە کە پەیامی کمیتەی هاوکاری هێزە سیاسی کوردی و کوردستانیەکان بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی حیزبی شیوعی کوردستان و عێراق لەلایەن هاوڕێ ئەردەڵان فەرەجیەوە پێشکەشکرا. لە پەیامەکەی کمیتەی هاوکاری هێزە سیاسی کوردی و کوردستانیەکان وێڕای جەختکردنەوە لەسەر مافی ڕەوای گەلی کورد لە هەر 4 پارچەی کوردستان هیوا خواز بوون کە پرسی کورد لە هەموو بەشەکان بەڕێگە و شێوەی ئاشتیانە چارەسەر بێت. کمیتەی هاوکاری هێزە سیاسیە کوردی و کوردستانیەکان ساڵی 1986 بە بەشداری 27 ڕێکخراوی سیاسی کورد و کوردستانی هەر 4 پارچەی کوردستان دامەزراوە. ڕێوڕسمێکی ڕێزلێنان بۆ گیانبەختکردوانی نەورۆزی حەسەکە بە بەشداری هەیەتێکی کۆمەڵە لە وڵاتی دانمارک بەڕێوەچوو. ڕۆژی یەکشەمە بەرامبەر بە 29 مارس هەیەتێکی کۆمەڵەی شۆڕژگەر لەسەر بانکێشتی پارتی دموکراتی کوردستانی سووریە لە ڕێوڕسمی ڕێزگرتن لە یادی 57 گیانبەختکردووی نەورۆزی شاری حەسەکەی ڕۆژاوا بەشداریان کرد و وێڕای دەربڕینی هاوخەمی پەیامی کمیتەی کۆمەڵەی دانمارکیان پێشکەش کرد. هەیەتی کۆمەڵە لەم کۆبوونەوەیدا پێکهاتبوون لە هاوڕێیان سەیوان محەممەدی و جەبار شیرانی. پەیامی هاوخەمی کۆمەڵە بەم بۆنەوە لەلایەن هاوڕێ سەیوان محەممەدی خوێندرایەوە.
با بەشداری نوێنەری کۆمەڵەوە و ژمارەیەک لالایەنەوە و ڕێکخراوە و هەروەها کوردانی شاری تۆرنتهایم ڕێوڕسمێک با بۆنەی نەورۆزەوە بەڕێوەچوو لەسەر بانکێشتی ڕەوەندی کوردی لە شاری تۆرنتهایم لە وڵاتی نۆروێژ ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 30 مارس ڕێوڕسمێکی بەشکۆ بە بۆنەی نەورۆز و ساڵی نوێی کوردی بەڕێوەچوو. کۆمەڵێکی بەرچاو لە کوردانی دانیشتووی شاری تۆرنتهایم ئامادەی ڕێوڕسمەکە بوون. نوێنەرانی حیزب و ڕێکخراوەکانیش کە ئامادەی ڕێوڕسمەکە بوون پەیامی پیرۆزبایی خۆیان پێشکەش بە بەشداربووان کردبوو. لەلایەن کۆمەڵەوە هاوڕێکەژاڵ درەخشانی بەرپرسی کومیتەی کۆمەڵە لە تۆرنتهایم با بۆنەی نەورۆز و ساڵی نوێی کوردیەوە لەلایەن تشکیلاتی کۆمەڵە لە تۆرنتهایم و باکووری نۆروێژ پەیامێکی پێشکەش بە ئامادەبووان کرد. بەڕێزانی بینەر و خوێنەری ئاسۆی ڕۆژهەڵاتی لێرەدا بە ئاگاداریتان ڕادەگەنم کە ژمارەی 115 ئاسۆ ڕۆژهەڵات لەژێر چاپ هاتە دەر و هەر ئێستا دەتوانن لە ناوخۆی کوردستانەوە پەیوەندی بکەن بە سایتی info@asoiroj.com بۆ دیتن و دەستخستنی ئەم ژمارەیە. هەروەک دەزانن ئاسۆی ڕۆژهەڵات ڕۆژنامەیەکی سیاسی گشتیە کە کۆمەڵی شۆڕژگێر دەری دەکات. هەر ئێستا من جڵدێک لەم لەبەردەستە کە بۆ زانیاری زیاتری ئەوە ئاماژە بە چەند تیتر لەم ڕۆژنامەیە دەکەم. سەفای ئەوەڵی ڕۆژنامەکە بە پرسی حوسیەکان و یەمەن دەستی پێکردووە کە ئێران تاوانبارە بە ئاژاوەنانەوە لە یەمەن و چەند هەواڵێک لەسەرم بابەتە کە سەرۆکی یەمەن بەرپرسیارەتی دۆخی یەمەن دەکەوێتە ئەستۆی ئێران بۆ حوسیەکان تەنیا هەڕەشەی پێدەکرێت. دواتر نێتانیاهوو دەڵێت ئێران بەنیازە دەست بەسەر شاریگەی ئاوایی بابول مەندەب دابگرێت. لەم لاوە سەروتار لە نووسینی ئەنوەر ئەسەدزادە لەسەر ئێران لە ناوچەکە بە دوای چیدایە. لاپەڕەی دوو تایبەتە بە راپۆرت و ڕاگەیاندنەکانی کۆمەڵە کە لە مانگی پێشوودا کراون وەک سەردانی کۆمەڵی شۆڕژگەر لە حیزبی دموکراتی کوردستانی ئێران دیاری ڕێبەری کۆمەڵە و سازمانی خەباتی کوردستان و بەڕێوەچوونی ڕێوڕسمی ڕێزگرتن لە ڕۆژی گیانبەختکردوانی کۆمەڵە. دواتر لە لاپەڕەی سێ کە سیاسیە وتاری سکرتێری گشتی کۆمەڵە لە 27 ڕەشەمەی ڕۆژی شەهیدانی کۆمەڵەدایە. عەبدوڵڵا موعتەدی لە بەشێک لە وتەکانی داماژە بۆ دەکات کە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو لە گۆڕانکاریە با هۆزی گەورەی ئازادی خوازی و دموکراسی خوازی و مافخوازی درەنگیان زوو ئێرانیش دەگرێتەوە. دواتر لەم لاوە درێژەی سەروەتاری ئەنوەر ئەسەدزادە بوو کە لە لاپەڕەی یەکەم ئاماژەی پێکردووە ئیدامەکەی لەم لاوە نووسراوە. دواتر لە لاپەڕەی چوار کە سیاسی عەبدوڵڵا موعتەدی بۆ ڕۆژنامەی ئاوێنە دەنووسێت براوەی شەڕی داعش ئێرانە. لە بەشێک لە وتەکانیدا ئاماژە بەوە دەکات کە ئێمە کۆمەڵێک سیاست و ئەجندامان هەیە ئەگەر بە باشی بەڕێوە بچێت خەباتی ئێمە دەباتە ئاستێکی باشترەوە. ئەو پێشکەوتنانەش دەبێت لە فرسەتێکدا ڕوو بدات ئەزمونونەکانیش هەموویان وا بوون ئەگەر ڕژیمی پاشایەتی بمایە ئێوە شۆڕشی ئەیلولتان دەبوو بە علامەتی پرسیارەوە. دواتر لاپەڕەی 5 کە لەسەر دۆخی ژنانی کورد لە ئێستای کوردستان نووسینی دنیا کەریمی. لاپەڕەی 6 هونەرە کە سینەما و ئەویدیەکانی نووسینی جەمشید بەهرامی لە بەشێک داماژە دەکات کە فەلسەفە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سینەمادا پرسی فەلسەفەی سینەما لێکدوانەوەی فەلسەفی بۆ بەرهەمی سینەمای فەلسەفی و ئیتر بەرجەستە دەکاتەوە سیاست پرسی سینەمای سیاسی و ئەوان دیکەش هەر بەم شێوەیەن واتە وەک پێشگر یان پاشگرێک بە سینەماوە دەنووسێن. لەم پێشگری و پاشگریەدا لە چاوی ئەوانەوە سینەما هیچ کات ڕۆڵی سربەخۆیی نەبووە و بەردەوام سوژە بووە واتە سینەما بەردەوام سوژەی چێژبەخشی ئەویدیەکان بووە ئەو ئەویدیانەی کە سەر بە زانستە مرۆڤیەکانن. لاپەڕەی 7 تورکیا بێدەنگی چەکەکان دەنگی دەرزەکانی لێ دەکەوێت نووسینی مەتین ڕۆژهەڵاتی. لەم لاوە پاشماوەی لاپەڕەی 4 نووسراوە کە وتەکانی کاگە عەبدوڵڵا لە ڕۆژنامەی ئاوێنە بوو. دواتر دەچین بۆ لاپەڕەی 8 ئەندیشە بنەما هاوبەشەکانی فەرهەنگی نەتەوەی و خەباتی بۆ بەدەستێنانی ئازادی هەڵبەتەوە بەشی یەکەمێتی بەشی دووەمی دیارە لە چاپی بعدی ئاسۆی ڕۆژهەڵاتدا دەکەوێتە بەردەستان و وەرجێڕان لە ئینگلیسیەوە لە سەلاح بایزیدیە. دواتر لاپەڕەی 9 کە تایبەتە بە ژنان وڵاتانی عەرەبی و دۆخی ژنان و توندوتیژی
لە وەرگێڕانی سارا محەممەدزادە. دواتر لاپەڕیدا کارنامەی دەوڵەتی حەسەن ڕوحانی لە یەک ساڵی ڕابردوودا و توێژێکە لەلایەن سامان ڕیشە ساحب و لەگەڵ چەند کەسایەتی وەک ناسر باباخانی، فاڕۆق مودەڕسی، ئەمین سورخابی و سەبری بەهمەنی کە لێرە ئاماژە بە چەند کورتێک لە جوابی پرسیارەکانیان دەکەم. ناسر باباخانی دەڵێت ڕوحانی بەڵێنەکانی خۆی نەبردە سەر ئەمە لە کاتێکدای کە زیاترین دەنگی لە ناوچە کوردنشینەکان و سونەنشینەکان و دەست خست کە بێگومان ئەگەر دەنگی ئەوان نەبووایە نەدەگەیشتە شەقامی پاستۆر. فاڕۆق مودەڕسی دەڵێت حەسەن ڕوحانی بە دروشمە درونەکانی هاتەکایی هەڵبژاردن و لە دوای هەڵبژاردنیشدا لە بێدەنگی و ناتەوانی چینی کرێکار خۆی لە جێل دەکا و کردوویەتی. ئەمین سورخابی دەڵێت ماوەی دەسەڵاتدارەتی حەسەن ڕوحانی ئەوەمان بۆ دەردەخات کە تاوەکو ئێستا هیچ پلانێکی بوو بە دواتچوونی بارودۆخی مافی مرۆڤ لە ئێران نییە و بەڵێنەکانیشی تەنیا بۆ ڕاکێشانی دەنگ بووە بۆ سندوقەکانی خۆی. سەبری بەهمەنی ئاماژە دەکات کە بەڵێنەکانی حەسەن ڕوحانی تەنیا لە دووتۆی دروشمدا ماونەتەوە و تا ئێستاش نەچوونەتە بواری جێبەجێکردن ئەگەرچی هەوڵەکانی لایەنی ڕوحانی و ئیسلاحوازەکان بۆ گۆڕانکاری بە شێوەی ڕواڵەتی هەر بەردەوامە. لاپەڕی 11 لە سیاسی دەستێوەردانەکانی ئێران و خەونی لە مێژینەی هەناردەکردنی شۆڕش نووسینی ڕەفیق حوسێن پەناهی لەم لاوە پاشماوەی لاپەڕەیدا کە هەمان کارنامەی دەوڵەتی حەسەن ڕوحانی لە یەک ساڵی ڕابردوودا بوو. دواتر لاپەڕەی 12 ئیسرائیل و نێتانیاهوو بەرەو چه ئاراستەیەک نووسینی سۆران سەلیمیە لەم لایشەوە ڕاگەیاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژنی تێدایەکە. لاپەڕەی 13 باشووری خۆرهەڵات خواروی کوردستان و نەورۆز نووسینی فازڵ وەلیان. لاپەڕەی 14 خوێندنەوەیەک لەسەر داعش نووسینی فواد شێربێگی. فواد شێربێگی ئاماژە دەکات کە داعش هەرچی بوو بێ و لە هەر شوێنێکەوە یارمەتی بکرێ ئەو ڕاستیە دەخاتە ڕووکەبوونی بیرروباوەری توندڕەوانەی ئیسلامی سیاسی سونەت لە ناوچەکەدا هەمیشە هەڕەشە بۆ سەر ئاسایش و ژیانی خەڵکە. هەر بۆیە بەساردبوونەوە یان بگرە تەواوبوونی شەڕی داعش و نەمایشی مەترسی سەرهەڵدانەوەی سازبوونی داعشەکان هەردەمێنێتەوە و گرنگترین گۆڕەپانی شەڕ نەمانی ئەو باوەڕە و بەستێنەکانی سەر هەڵدانێتی کە دەبێ ببێتە ئامانجی سەرەکی بۆ نەمانی ئەو مەترسیە. لاپەڕەی 15 کۆمەڵایەتیە کە کارەساتی کۆمەڵایەتی وڵاتێک کە ساڵانە 600,000 کەسی تێدا زیندانی دەکرێت نووسینی فواد محەممەدی. فواد محەممەدی لەم لاوە ئاوردانەوەیەک لە مێژوو ئامادەکاری کردووە کە ئامادەکاری چەند خاڵی کردو کە دەڵێت 27 ڕەشەمە ڕۆژی شەهیدانی کۆمەڵە و گیانبەختکردنی هەفتا پێشمەرگەی کۆمەڵە. دواتر کۆمەڵکوژی و کیمیابارانی هەڵەبجە و شەهیدبوونی 5,000 مرۆڤی بێتاوانی کورد. دواتریش لە سێداردانی قازی محەممەد و هاوڕێیانی. چین بۆ لاپەڕەی 16 بەرەنگاری قارەمانانەی کورد دژی داعش لا وەرجێڕانی خوسرە و ئەڵماسی. لاپەڕەی 17 هزر سەرچاوە و هێزەکانی تێرۆر و فاشیزمی ئیسلامی نووسینی مێرداد ئەکرەمی. مێرداد ئەکرەمی ئاماژە دەکات کە هەڕەشە و مەترسیەکانی تێرۆریزم و فاشیزمی ئیسلامی خەریکە زۆربەی وڵاتانی جیهان دەگرێتەوە یان لانیکەم ئێستا زۆربەی وڵاتانی ئیسلامی و عەرەبی گرتوتەوە. مەترسیەکانی خلافەتی ئیسلامی لە عێراق و سووریە و هاوشێوەکانی بەرە وڵاتانی عەرەبی باکووری ئەفریقایش لە ڕێواندایە و ئێستاش ئەم تێرۆر و فاشیزمە ئیسلامیە بووەتە مەترسی و هەڕەشە یەکەم لە جیهاندا. لاپەڕەی 18 دروشمەکانی ڕژیم و بژیوی کرێکاران نووسینی مێهدی قودوسی. دواتر ڕێزێک لە ڕۆژی گیانبەختکردوانی کۆمەڵە کە لەلایەن ئاسۆ ڕۆژهەڵاتەوە ئاماژە دەکات مرۆڤی شۆڕژگێر بیر و هەنگاوەکانی مۆتۆربە کراوە و هەڵوێست و ڕوانگەکانی ئەزمون کراوە و بە هیچ چاوەڕوانەیەکی مادی و معنەوی بە هەڵگرتنەوەی هەنگاوی ژیرانە دەڕواتە جەنگی نەیارانی یەکسانی و لە پێناو وەدیهاتنی ئامانجە بەرزە مرۆڤایەتیەکان بێ سەڵکردنەوە دەجەنگێت. لاپەڕەی 19 کۆمەڵایەتیە تەرازووی مافی مرۆڤ و بەرژەوەندی ئابووری نووسینی بیژەن قوبادی. بیژەن قوبادی ئاماژە دەکات کە ڕژیمی کۆماری ئیسلامی تاوانبارترین دەسەڵات لە ئاستی جیهانە
لەسەر پێشێلکردنی سەرەتاییتری مافەکانی مرۆڤ و بەڵگەی ئەم بۆچوون و بڕیارە هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی لە پەیوەندی لەگەڵ نەتەوە بەندەستەکانی ئێران کەمایەتی ئاینیەکان کۆڕ و کۆمەڵە پیشەیەکان بیرجیاوازان ژنان لاوان خوێندکاران کرێکاران و بەگشتی هەموو ئەو کەسانەی کە لە دەرەوەی ئاڵقەی خودیەکان بەژمار دێن. دواتر ئێران هێزێکی ناوچەی یان وڵاتێکی لاوازی ناوەکی نووسینی جەلیل ئازادی خواز کە لە بەشێکدا ئاماژە دەکات ئێران بەم ئامادەییە لە دانوستانەکاندا ئەگەر بتوانێ ئوروپا و ڕۆژاوە بێنێتە سەر ئەم باوەڕەکە لە ناوچەکەدا هێزە و بە بێ ڕەچاوکردنی ئەم هێزە و پاراستنی بەژنەوەندیەکانی ئارامی ناوچەکە و پاراستنی ناوچەکە ئەستەما بۆیە دەبێت وەک هێزێکی بەدەسەڵات بمێنێتەوە تا ئاسایش و ئاشتی و یەکێتی ناوچەکە پارێزراو بێت. لاپەڕەی ئاخر کە لاپەڕەی 20ەمە تەرخان کراوە بە کۆمەڵێکی وێنە لە مەراسم و کۆمەڵەکانی کۆمەڵە کە دەیبینن. دواتر ڕاگەندراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن. بینەرانی خۆشەویست گەیشتنە کۆتایی ئەم بەرنامەیە تا هەوتوی داهاتوو بەرنمەیەکی تر هەر بژین بە شادی و سەرفەرازی ماڵەوە.